داوای لێبوردنەکەم لە بەکارهێنانی وشەی کەمەندام، بەڵام بۆیە بەکاری ئێنم چونکە تۆ بۆ هەتایە ئەیسڕیتەوە لە دوای ئەموانەیە. سەرسامە بیت کاتێ تۆ بیر لە مێژوو ئەکەیتەوە چەندێک پیاوی گەورە و پیاوی مەزن هەبوون خاوەن سەرکەوتنی نایاب، تەنانەت خاوەنی چاکە بوون بەسەر مرۆڤایەتی. ئەوان یەکێک بوون لەو کەسانەی کە بە کەمەندام ناسرا بوون لە ڕووی جەستەییەوە. لەسەر ئاستی سیاسەت ڕۆزڤڵت هاوڵاتیەکی ئەمریکیە کە تووشی نەخۆشی ئیفلیجی بوو لە تەمەنی 39 ساڵیدا. ئەوە ڕێگر نەبوو لە گەیشتنی بە ئاواتە سیاسیەکانی، هەتا سەرنجام گەیشت بە کورسی سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵی 1932. سیر لەوەدایە کە 4 خولی سەرۆکایەتی بەردەوام بوو و حکمی جیهانی دەوروبەری ئەگێڕا لە کاتێکا خۆی بەسەر کورسی جوڵاوە ئەگەڕا. لەسەر ئاستی زانستی زانای ماتماتیک ستیڤ هۆکینگ کە زانایەکی تاقانە بوو لە باشترین ئاستی بیرکاریدا ناسرا بوو بە کورسی ماتماتیک کە پێشتر نیوتن بەدەستی هێنابوو. بە هەمان شێوە هۆکینگ نەی ئەتوانی بڕوات. لەسەر ئاستی وێژە تەها حوسێن کە بەڕاگری وێژەی عەرەبی ناوزەت کرا کە وێژەش پێویستی بە خوێندنەوە بە دواداچوونە، ئەویش نابینا بوو. هەر لەسەر ئاستی وێژەی لە شاعران و فەیلسوفەکان ئەبوو عەلای موعاری ئەبینین کە ئەویش لە 4 ساڵیەوە نابینا بوو. لەسەر ئاستی هونەری بیتهۆڤن موزیکسیانی ئەڵمانی بەناوبانگترین پارچە موزیکەکانی دانا دوای ئەوەی کە بیستنی لەدەستدا لە تەمەنی 30 ساڵیدا. لە زانستە شەرعیەکاندا ئەمەیان هەر لە ژمارە نایەت. لە سەر و هەمووشیانەوە ئیمامی ترمیذی کە نابینا بووە، ئیمامی ترمیذی فەرمودەزان لێهاتوو خوێندکاری ئیمامی بوخاری کە خاوەنی کتێبێکی بەناوبانگە لە فەرمودە بە ناوی سونەنی ترمیذی. و لەسەر ئاستی فەرماندەی سوپاکان فەرماندەی پایەدار موسای کوڕی نوسەیر ڕزگارکەری ئەندەلوس و ئەفریقیا کە ئەویش گرفتار بوو بە شەلین. ئەگەر بیر لە جۆری کەم و کوڕیەکانیان بکەیتەوە دەبینیت زۆر کاریگەر بووە لە سەنتەری ئامانجەکانیان، بەڵام پەککەوتوی ڕاستەقینە لای ئێمە پەککەوتوی جەستە نییە. پەککەوتنی ڕاستەقینە لای ئێمە بریتیە لە پەککەوتنی ئیرادە، چونکە سەرکەوتنەکانی ئەوانە دنیای نوێی ناچار کرد بە گۆڕینی ناوی کەمەندامەکان بۆ ناوی خاوەن پێداویستی تایبەت. پاشان ناوەکان بەرز کرایەوە بەهۆی سەرکەوتنەکانیان کە ناویان نرا خاوەن توانە تایبەتەکان. یەکێ لەو شتە جوانانەی کە خوێندومەتەوە یادداشتەکانی گەنجێکی بەهرەدار بوو بە ناوی نیکۆلاس ڤێۆ ئەم گەنجە لە ناوەڕاستی سیەکاندا بوو بە خاوەنی دکتۆرا و یەکێکە لە وتەبێژە بەهرەدارەکان کە لە بواری گەشەپێدانی خوددا بوو. ڤێۆ تەنها جەستەیەکە بەبێ دەست و پێ، هەرچەندە هەوڵدرا پەلی دەستکردی بۆ دابنێن لە منداڵیەوە تا تەمەنی 12 ساڵی نەتوانرا چونکە کێشی ئەو پەلە دەستکردا قورس بوو لە چاو لاشەی. ئەوەڵێ من وام هەستە کرد من بۆ ئەم جۆرە ژیانە بەدیهێنرابم، ئەم دنیاە بۆ من دانەڕێژراوە. دوای سەرنەکەوتنی دانانی پەلە دەستکردەکان بۆی باوکی هێنایی و لە بەردەم خۆی داینا، وتی کوڕم ئەمە وتەی باوکێتی، ئەو تێڕوانینەی کە تۆ لە خۆت ئەڕوانی ئەو تێڕوانینەیە کە خەڵکیش بەوە بۆت ئەڕوانن. خدا تۆی بەدیهێناوە بەم شێوەیە بۆ حکمەتێک و ئەو هەرگیز هەڵە ناکات. یان دەبێت بە ناڕەزایی لە شێوەی خۆت بژیت یان دەبێت ڕێگاکەت ببڕیت. تێڕوانینەکانی خەڵک نییە کە تۆ دروست دەکات، تۆ خۆتی کە خۆت دروست دەکەیت. درۆت لەگەڵ ناکەم کەم و کوڕیت هەیە، بەڵام ترسنۆکیش کەم و کوڕی هەیە، دوودڵیش کەم و کوڕی هەیە، وە گەورەترین کەم و کوڕیش کەم و کوڕیە لە ئیرادەدا. ڤیۆ خۆی ئەڵێت ئەو قسانە ژیانی پێبەخشیمەوە دوای ئەوەی خەریک بوو خۆمە کوشت. دواتر باوکی ئەو پەندە بەناوبانگە ئەوروپیەی پێوت everyone has his own battle، هەر کەسە و ململانەی تایبەت بەخۆی هەیە کە ئەبێ بەسەریدا زاڵ بێ بۆ ئەوەی بتوانێت بژی و سەرکەوێت. پوختەی بابەتەکە ئەی باوەڕداران هەموو ئەم گەردونە لەبەر ئێمە دروست کراوە بە بەهەشتیشەوە بۆ ئەوە بەدیهێنراوە تا بێتە بربەست لە ڕێی سەرکەوتن و پارۆنانەکەتدا. بەرد دابتاشە، پشت بەخوا ببەستە لە باشترکردنی حاڵت و پەیداکردنی ڕۆزیت. بارودۆخی خۆت دروستکە بە پشتیوانی خوا، ئەوەی تێکۆشەرە خوای لە پشتە. خوایگیان چێژمان پێ بەخشە لەو توانانەی کە پێت بەخشیوین و لەگەڵ ئێمە بە لە هەر شوێنەی بین و لەسەر گێڕایەڵیت یارمەتی دەرمان بە پەروەردگارە.